بە کۆمەڵ دێن بۆ کارێک کە لە دێر زەمانەوە باو باپیران ئەنجامیان داوە. بۆ ماوەی چەند ڕۆژێک بە هەرەوەزی لە پاوانی گوندی سەران کاری دێکردن دەکەن. مراد ئەحمەد لە نێو ئەو کەسانە ئەزموونی دێکردنی لە هەمووان زیاترە. من لە تەمەنی 15 ساڵیوە تاکو ئێستانێکە ئیشم ئەویشە بۆ ئیشی دیاکەین کە لەو گوندەی لەدایک بوویمە لەو گوندەش جایمان لەو گوندەش هەردەی ئیشمان دێکردن ئۆستانە بووە. ئێستا شەو ڕۆژباری شێخ بەهادینە لە چەند گوندێکەوە خەڵک کاتێ لە گوندیگەرەوان ئاکۆیان سەرا پێکاتوە کوبە لە خەڵکی کاتە بەزبارە هەرەوەزی لەو شێخ بەهادینەکەن دێیاکەین. ئیشی دێرکردنێ لە چەند زۆرێک پێکاتە داربڕین دێدانان کۆمەرکردن چێشانەوە کنۆرەدان. بەڵام ئیشی دێرکردنێ داربڕین لە هەمووی بەرزە بکردرا. ئیش دووەم کنۆرەدانەوە ئیسێم دەیدانان چێشانەوە کۆمەرکردن لەو زۆرە ئیشانە پێکاتە دێکردن. پێشتر ئافرەتانی سەران هاوشێوەی پیاوان کاری دێکردنیان کردووە و یارمەتی برا و باوکیان داوە. بەڵام ئێستا منداڵان بەو شێوەیە دێن بۆ دێکردن بۆ ئەوەی ئاشنای کلتوری کۆنی باو باپیرانیان بن کە ئەویش کاری هەرەوەزی پێکەوەکردنە. دوای هیلاکی و ماندووبوونێکی زۆر لە ماڵی بەهادین نیوەڕۆخوانێکی چەوریان بۆ ئامادە کراوە. داسەکان تیژ دەکرێنەوە و دەگەڕێنەوە سەرکار. کە ئەو دارەی ئەو چرۆی ئەبڕی جعیرە بیتەوە ئەگەر نەیبڕی پیرە بی کە پیرە بی وشکە بی کە بڕیان ئەکەنە دێ لە دێش دستانێ شوان هەر داتە خوارد دۆ ئەویانی وقتی بەفرێ ئەدرێتە ئەویانی ئەویانەکە ئەخوا. بە قسەی خۆش و لاوک و حەیرانی جەبار عەبدوڵڵا کاری دێکردن گەرم و گوڕتر دەبێت. وای بابە چی دەرێ دەرێ بابە وەسە داخوازی ماتینا و هەندە تۆ لەو سیانە داخوازە چی لە بۆ من جاری بکە. گوندی سەران دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای ڕواندز ڕووبەرێکی فراوانی دارستانی خۆڕسکی پڕ لە داری مازوو بەڕووی هەیە. دانیشتوانانی با کاری ئاژەڵداری و ڕەز و باخ سەرقاڵن. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی گوندی سەران لە سنووری قەزای ڕواندز.